ئەم مزگەوتە جیالەوەی شوێنی خواپەرستیە بووەتە پەناگەشت بۆ چەندان خێزانی ئاوارەی خوڕمات و ئەوانەی لە بەرهێرشی حەشری شەعبی ئاوارەی قادر کەرەم بوون لەبارێکی خراپدا دەژین هیچ کەسێک دەستی یارمەتیان بۆ درێژ ناکات و هاوکات ناشتوانن بۆ شارەکەی خۆیان بگەڕێنەوە. ڕامانەدیا لە خۆناوی دەچمە حەشر شەعبی دەرمانیان کردە بێ شەڕ و دەرچیمان ئەوە حاڵەکەمان نامەم خاک و خۆڕ و مناڵ و هوردە و خەراشا لێ دەکە هیچ حکومەتێک هاوڕێکی لێمان نەداوەتەوە. بۆ ناچینە شوێنەکەی خۆتان دووبارە بکەن ناتوانین بڕۆین ناتوانین بڕۆین هەتا حکومەتیش شتێکمان بۆ نەکا ناتوانین بڕۆین چی بکەین لەورە خانێکمان ڕمیاوە هەتا حکومەت شتێکمان بۆ نەکا ناتوانین بڕۆینە کوێ. ئاوارەکانی خوڕماتوو وەکو خۆیان دەڵێن داخی هێرشەکە و خەمی لە دەستدانی هەموو شتێکیان لەگەڵ خۆیان هێناوە و لێرەش نەحەواونەتەوە. دەرمانیان کرد زۆر زارم زۆردا دەرمانی کرد هیچمان نەماوە جێمانی هێشتا کشتمان جێشت. ئەوانەی لەو مزگەوتە نیشتەجێن لەسەر و هەموو شتێکەوە پێویستیان بە هاوکاری مرۆیی هەیە. منداڵان و کەسانی بەتەمەنیش زیاتر لەوانی دیکە پێویستیان بە چاودێری تەندروستی هەیە. جادەمە دەوا و دەرمان دختەریش نییە دەرماش نییە هیچی نییە ئەوە تا بۆ خۆم گۆڕەوار بیمە هیچمان نەماوە زانم زۆردا زەفتی کردە. لە 16 ئۆکتۆبر دەیان هەزار خێزان لەبەر هێرشەکانی حەشری شەعبی ئاوارە بوون. لەگەڵ ئەوەدا لە بارودۆخێکی خراپدان تا ئێستاش چارەنووس و گەڕانەوەیان نادیارە.